الحمد لله رب العالمين. الحمد لله كتب على نفسه الرحمة وأجزل لعباده النعمة. أحمده سبحانه وتعالى وأشكره. رضي باليسير من العمل وتجاوز عن الكثير من الزلل، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن سيدنا وقائدنا وعظيمنا محمدا عبده ورسوله قدوة العاملين، وصلوات الله وسلامه عليه دائما أبدا وعلى آله وصحبه أجمعين إلى يوم الدين. واتقوا الله يا عباد. خوشكو برای ایماندارم سلامی خواهی گەورەتانە سەر بێ. پێغەمبەری نازدارمان نەفەرمایشتێکیان فەرمێت: الكيس من دان نفسه وعمل لما بعد الموت. عاقڵ و ژیر ئەو کەسەیە کە خۆی بۆ مردن ئامادەیەکە و بیری لێ ئەکاتەوە و خۆشی بۆ ئامادەیەکە. هەموو لایەکمان یەقینمان هەیە کە مردن حەقەتێکی ئینکاری نەویستە و ئەو ئینسانەی چۆن خوای تەبارەک وتەعالا هێنایەتە وجود و ڕۆحی کردووە بەریا و دروستی کردووە، سەرەتایەکی بووە دڵنیابە کۆتایەکی هەیە و هەموو لایەکمان ئەم ڕاستی ئەزانین. فەرق و جیاوازی لەوان نییە لای پەروەردگار ئایا پێغەمبەری خوایە یا وەلی و ساڵحە یا زاڵم و ستەمکارە یا مطیعە یا تاغیە. هەر کەسێکە مادەم فی ڕۆحە خوا گیانێکی پێبەخشیوە ڕۆژێک لە ڕۆژان ئەبێ ئەو مردنە بچەشێت. فەقیرە گەدایە پاشایە، كل نفس ذائقة الموت. ئازیزان و خۆشەویستان، بۆیە پێغەمبەری نازدارمان سەڵات و سەلامی لەسەر بێ ئەفەرمێت بەڕاستی ئینسانی عاقڵ و ژیر ئەوەیە بیر ئەکاتەوە لە خۆی و لەو مردنە و خۆیشی بۆ ئامادە ئەکا. خوای تەبارەک وتەعالا دنیای خەڵق کردووە بۆ ئێمە، بۆ خزمەتی ئێمە. ئەو دنیا دروست کراوە بۆ ئەوەی کەوا ئینسان تایە بژی ئاوەدانی کاتەوە، ئیعماری بکە، ئیفسادی نەکا، جوانی کە، ناشری نەکا. بە هەمان شێوە ئێمەیشی دروست کردووە بۆ قیامەت و کڕینی قیامەت بە دنیا. یعنی هەمیشە و دائیم ئێمە هەوڵی ئەوە بین دنیا لە خزمەتی قیامەتا بەکاربێنین، نەک قیامەتیش بخەینە خزمەتی دنیا و خەسیرە دنیا والآخرە. ببین دنیا فانیە، تەواوە بێ. كل من عليها فان ويبقى وجه ربك ذو الجلال والإكرام. ئەم دنیا تەواوە بێ. شاهی ڕۆم و خاکی عەجەم مڵکی تۆ بێت بە یەک عانە، عمری نوح و هێزی نمرود زێری تۆ بێ و شاخانە، جەمالی یوسفت هەبێ و دانایی لوقمانی حەکیم، شەرابی مەرگ هەر ئەنۆشیت خانە و لانەت گۆڕستانە. بۆیە ئازیزان و خۆشەویستان، ئینسان مادەم ئایندەکەی مردنە، گەڕانەوەی بۆ حوزوری پەروەردگار، پێویستە بەباشی لە دنیادا تەسەڕوف بکە، دنیا بخاتە خزمەتی قیامەتی. وإنما توفون أجوركم يوم القيامة فمن زحزح عن النار وأدخل الجنة فقد فاز وما الحياة الدنيا إلا متاع الغرور. خوای تبارک وتعالى دنیای بەکەلوپەرێکی مەغرورکار و سەر لێ شێوا و ناو بردووە. و پێغەمبەری نازداریشمان ئەفەرمێت الدنيا ملعون وملعون ما فيها إلا ذكر الله وما ولاه وعالما ومتعلما. دنیا ئەگەر لە خزمەتی قیامەتا بەکار نێت، وەسائلەکانی دنیا، خۆشیەکانی دنیا هەمووی نەفرەتێکراوە، هەمووی قێزەونە. ئەگەر بۆ خزمەتی قیامەت نەبێ، ئەگەر بۆ ئیسلاحی کۆمەلگا نەبێ، ئاگادار بن جگە لە ذکری خوا و یادی خوا، جگە لە خزمەتی شەریعەتەکەی خوا، جگە لە عیلم و زانست و معریفەتێکە خزمەت بە کۆمەلگا و قیامەتی ئەکا، هەر هەمووی نەفرەت لێکراوە. مەتاع الغرور. ئازیزان و خۆشەویستان، دنیا قیامی دنیا بەدینەوەیە، ڕاوەستانی دنیا
ئاوەدانی دنیا بە ئاین و دینێکی ڕاستەوەیە. ئەگەر کەسێک ئاین و دینێکی ڕاستی نەبێ ناتوانێت بەڕاستی لە دنیادا ژیانێکی جوان و پاک و بختە بەسەر بەرێ. بەڕاستی عیزەت دەست ناکەوێ بۆ هیچ کەسێک و هیچ مرۆڤاتێک ئیلا بە ملکەتی وە پەروەردگار نەبێ. دینی ڕاست و دروست نایەتە جێ ئیلا بە ئیخلاس و دڵسۆزی نەبێ و بە شوێنکەوتنی ڕەسوولی ئەکرەم و سەییدی کەونەین نەبێ. ئەوسا تۆ ئەتوانی دنیا ڕاگری بیخەیتە خزمەتی قیامەت. عمل و کردەوەی جوان و کاری چاک، گوتاری چاک، ڕفتاری چاک بەڕاستی ڕەأس المالی ئینسانە سەرکەوت و بەختەوەرەکانە. ئینسانی بەختەوەر بەڕاستی گەورەترین شادەی گەورەترین ماڵ و سامان و سەروەتی کردەوەی چاکە. ئینسانی عاقڵ و ژیرەوەیە کە محاسبەی نەفسی خۆیەکە بۆ ئەوەی لە قیامەتە بەڕاستی محاسبەی کەم بێ، بۆ ئەوەی لە کاتی سوئالی ناو گۆڕ و ناو قەبرە جوابی ئاسان و زبانی پاراو بێ، بە زبانی پاراوە بتوانێ الله ربي ومحمد النبي والكعبة قبلتي أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله. زبانی پاراو بێ ئینسانی مسلمان و ئیماندار کە محاسبەی نەفسی خۆی کرد لە خۆی پێچیەوە بەڕاستی عاقبەتیشی باش ئەبێ و حوسنی خاتیمەشی ئەبێ و لە سوئی خاتیمە بە دوورە بێ. بەڵام بە پێچەوانەوە کەسێک هەر لە ژیانی بردەسەر دوول لە ڕووی جەنابتان وەک ئاژەڵێک ژیا بیری نەکردەوە لە خۆی لە ئایندەی خۆی لە قەبر و قیامەتی خۆی، ئەم کەسە لە قیامەتا محاسبەی قورسە، ئەم کەسە داما و خەسارەتمەندە، ئەم کەسە قیامەتی زۆر ناڕەحەتە، وەستانی زۆرە، عاقبەتیشی بەڕاستی گوناه و تاوان چواردەورێدا تا توی سوی خاتمە و نەکبەتی و بەدبەختی ئەکا. يومئذ يصدر الناس أشتاتا ليروا أعمالهم فمن يعمل مثقال ذرة خيرا يره ومن يعمل مثقال ذرة شرا يره. مثقال ذرة لا پەروەردگار خوێنرێتەوە ئەو ڕۆژەی کەوا ڕۆژی حیساب و کتابە، ڕۆژی پیشانی کردەوەکانە مەلەفی ئەعمال و پێدەن. بەڕاستی ئەوەی کەوا مثقال ذرە خێری هەبێ خوای گەورە بۆ یێنێت، مثقال ذرە شەڕی هەبێ، خراپەی هەبێ، تاوانی هەبێ پیشانی ئەدرێ و لەسەری پاداش ئەدرێتەوە. هەموو ڕۆژێک من و تۆ لەم دنیادا ئازیزان و خۆشەویستان کە ئەیبەینە سەر هەموو دەقە و سات و کاتێک کە ئەڕوا دنیا بەجێ دێڵین، خۆشی دنیا بەجێ دێڵین، لەزاتی دنیا بەجێ دێڵین، قەوم و کەس و دۆست و ئەحبابمان، پارە و سامان و کورسی و دەسەڵاتمان بەجێ دێڵین. بۆیە بیرکەنەوە خۆتانی و ئامادەکەن. هەموو ڕۆژێک ئێمە لە قەبر و قیامەتەوە لە گۆڕەوە خۆمان پێشوازی لێ ئەەکەین و بە پێی خۆمان ئەڕۆین. دڵیشمان خۆشە و ئازانین بەڕاستی ئێمە لە دنیادا ئەژین ئیتر نامرین. نەخێر، دنیا بەڕێکردنە، بەجێهێشتنی دنیایە، هەموو دەقە و ساتێکە لە گیانی تۆ ئەڕوا و لە ژیانی تۆ ئەڕوا پێشوازیە لە مردن. قل إن الموت الذي تفرون منه فإنه ملاقيكم ثم تردون إلى عالم الغيب والشهادة فينبئكم بما كنتم تعملون. أو مردني كإما لي راكين خماني لأشارينوا ڕۆژوانە پێشوازی لێکەین. ئەو دنیا خۆمانی بۆی لاکەین و باوەشمان پیا کردووە کە ئەنەما هەر نامرین دۆستمانە و خۆشەویستمانە بەڕاستی هەموو دەقەیەک لە تەمەنمان کە ئەڕوا بەجێی دێڵین و بەرەو قەبر و قیامەتە ئەڕۆین و حزوری ئەو پەروەردگارەی کەوا ڕەقیبە بەسەرمانەوە، ئاگاداری حاڵمانە، کردەوەکانمانە، گوتارمانە، محاسبمانەکان لەسەر وشە بە وشەمان، لەسەر کار و کردەوەمان. والله ئازیزان و خۆشەویستان چۆن دەخەون ئاوا دەمرن، چۆن هەڵەسن لە خەو والله ئاوا زندووە کرێنەوە. بەڕاستی چۆن کار و کردەوەیەکەی لە دنیادا جەزا و پاداشتەکەی وەرەگری والله ئەم ژیانە هەر هەمووی باجی هەیە بۆ مسلمان ئیماندار ملتەزیم، باجی گەورە و بەڕاستی گرانی هەیە. بۆ ئینسانی کافر و ملحید و بێدین جەزاکەی توندە، حسابی توندە لە قیامەتە. بۆیە
بدنيا هالمخلطين بخلق الدنيا فري ومخون بزال مستمكاران فري ومخون دائما إنساني مسلمان وإيمان دار عاقل وجيرة وقت بيغمبر فرميت بين لو مردنا كاتوا خوشي بو آماديكا اتربا ظالم مستمكاركان كخوا مولتي بيداون دنيا عبنا سر جيش وجاشان هي قوان هي بارو مالان هي بلام لنا كاتيكا خواهي تبارك وتعالى عاليها سافي لها جيرو جوريكا ببدبختي ونقبتي وقارون بناخي أرزار را آوائليتي أو كاتا تولى الدنيا دا غيبطو فيها برد أتو خوزقايا من لجي أو دولة منابو ما لجي أو ظالمابو ما دا صلاة دار بما بلا أمرو بدبخت بوا نقبت بوا أوا قراتو عزوري پروردگار بدست بطالوا هيچي بيانيه بويا لو كاتا توچي أكي بويا قد آواتيان بيا مخواسن قد براسي بدا صلاة ظالم مستمكاركان حرام خوركان تاوان باركان فري ومخون هالمخلطين تواغ بيه والله وكتشون هارون الرشيد ستاخد بو روشك للروشان باولي دانا كأولياء بو دوسي خوابو بيه الله أي هارون الرشيد قصر قصور دروسكي مالو سامان الرازاني توا أما كاركاني تويا أي قيامتي أي ناوغورو لو دام لغيرك ما وصل إليك أي هارون الرشيد أمد صلاتك وستا أقرب ما يبو غيري تو بابا بيراني تو دصلا داراني تو والله نيا قيبتو أوان نيا يلا چند صلاة دارو كرو مالي خوي لبينا ودا صلاة كشت چند صلاة دارو براي خوي كشت چند صلاة دارو دستو بيوندقي خوي لبينا ودا صلاة كيا بلان بو إيش نمايوا أما مردنا حقتك إنكاري نويستا أمرو بياسبي سري منو تويا وقت شولنا نوا سرداني لسري خوتانان ورقريو أروي مردنش أو كادو ساتيا كسرد هاد إسرائيل يقدق مولت نادا كل من عليها فان ويبقى وجه ربك ذو الجلال والإكرام ببيريو بغنجينيا بجوانيو بنخوشيو بساغينيا مردن كهاد قرانوينيا قرآن ما شبه حقة الراستيكات لا يستأخرون ساعة ولا يستقدمون يقدق وساني دواناكوه بوي آزان خوشويستان حضرت عمر كري خطاب خليفي عادلي مسلمانان ذاته قورو مبارك أفرمت حاسبوا أنفسكم قبل أن تحاسبوا محاسبة خوتان بكن بيش أويك ومحاسبة بكريا عملوا كردوكانتان بكيشن بميزاني تقواي خوتان بيش أوي بوتان بكيشن عملوا كردوكانتان جوانكن دنياتان قيامتان بدنياتان جوانكن بيش أوي كوا بقنا قيامتو براسي كارو كردان بو بكيشن آزان خوشويستان أصحابي بيغمبري خوا دنيان سيبسي طلاق دابو خويان بو قيامتا ما ذكر دبو مرد دنيان لا جيان خوشترويست بلام أمرو إما براسي وما ليها توا حز ناكين بمرين حز ناكين بغرينو حز بلقاي پروردگار ناكين لكاتك أم دنيا فانية جياني حقته جياني سركوتنو عزت برزخه وقيامته وحضوري پروردگارا أو بهشتيا كخواي تبارك وتعالى وعدي بمسلمانان وإيمان داران داوا بويا پیغمبري نازدار من لسر جيغاغ خود براسي آثاري أو جيغا وعصيرا بجسمي مباركي ودركو ودا صلاتي بو شكي نرم خادا جيري مثلا دا صلاتي بو سيستمي جواني ودروس كان بلام أي فرمو منو دنيا لو زور ليك دورين نامو يوك باشاك بشيم أما يوك فقيرك بشيم چونك إيما هر همو من جاي مرگين أقرينو عزوري پروردگار حتى مالم كم بيه سامانم كم بيه ثروتم كم بيه براسي محاسبم كم ترى پیغمبرك بو عظمتي وافرمي أي منو تويك كوا دنيا وخوشويتي دنيا واي ليكردوين براو قوم كسو جيران كوملقامان هر هما لخومان عزيز كردوا لبرخاتي متاعكي غروري كمي قيزوني نفرت لكراوي دنيا ولهم لاك ما خوش بي ولهم لاك ما راضي بي وعاقبت ما بخير بيري وايمان ما سلامتك خوا بالدنيا وفري ونخوين خوا قيامت نخي نخسبتي دنيا مان دنيا مان خي نخسبتي قيامت مان پروردگارا دنیا فری ومان ندا جوانی دنیا فری ومان ندا
لەزاتی دنیا و دەسەڵات و کورسی و کوتلە و کوتلەکاری و عیزباتی فری ومان نەدا تۆمانە بیر بچێتەوە، زکری تۆ و یادی تۆمانە بیر بچێتەوە پەروەردگارە. یا ربی خوایە بە ئیمانەوە بمانژێنە، بە ئیمانەوە بمان برێنە، بە ئیمانیش و زندومان کەرەوە، زبانمان پەڕ و پاراوکە بە یادی خۆتەوە، بە یادی شریعەتەوە، بە یادی پێغەمبەرەکەتەوە. پەروەردگارە دەپاڕێنەوە، دڵ و دەروونمان ئاوادان کەیتەوە بە زگری خۆت، بە یادی خۆت، بە محەبەتی خۆت و پێغەمبەر و سالیحان و خواناسان. یا ربی خوایە دەپاڕێنەوە ئەوانەی داوا و دوعای خەیریان لێ کردوین، نەخۆشیان هەیە خوا شیفا عەجز و پەلان بۆ بنێرە، گیریان هەیە، گرفتیان هەیە، مشکیلیان هەیە، ناڕەحەتیان هەیە، خوایە لە دەپاڕێنەوە شیفای نەخۆشەکانیان بەی، عاقبەتی پیرەکانی ئێمە شوانی بەخێر گێڕی، هیدایەتی گەنجی هەموو لایەکمان بەی. یا ربی خوای ئیسلاحی حاڵی خۆمان و ماڵ و منداڵ و تەواوی مسلمانان بکەی. یا ربی خوای ئەوانەی قەرزارن، فەقیر، نەژارن، نەدارن، یا ربی خوای دەرگای ڕزق و ڕۆزی و ڕەحمەت و بەرەکاتی خۆت بەسەرانە بکەرەوە، لە قەرزاری و نەداری و ژاری ڕزگاریان کە. خوایە دڵی دەوڵەمەندەکانمان زیاتر نەرم بکە بۆ هاوکاری فەقیر و ژارەکان بە دنیای خۆیان کە خوا پێی داون قیامەتی خۆیان ئاوادان کەنەوە، خۆیان سەربەرزکەن، خۆیان بەختەوەرکەن، دڵیان خۆشکەن بە دڵخۆشکردنی فەقیر و ژارەکان. یا ربی خوایەیان لێ دەپاڕێنەوە بە ئیسمی عەزەمی خۆت، بە جەلالەت و ئەکرەم الئەکرەمینی خۆت پەروەردگارە. یا ربی خوا شیفای ئەو نەخۆشانە بەی کەوا داوای دوعای خەیریان لێ کردوین لەم مزگەوتا و لە غەیری ئەم مزگەوتا، لە ناوی وڵات و لە دەروی وڵات. مسلمانێک ئەڵێ دایکم لە گیانەڵایە، بە گیانەوەی داوای دوعای خێرەکە. یا ربی خوای ئیمانی سەلامەکەی، یا ربی خوایە یارمەتی بەی، بۆی ئاسانکەی، خوایە سەکەراتی مەوت ناڕەحەتە لەسەر هەموو ملایەکمانی ئاسانکەی. یا ربی خوایە گیان عاقبەتمان بەخێر گێڕی، خوای ئەوانەی منداڵیان نێ منداڵی ساڵحیان بەرێ، ئەوانەی هەیان و ساڵیە خوایە بۆیان ساڵەکەی. یا ربی خوایە گیان لە ڕۆژی قیامەتە لە خزمەت پێغەمبەری نازدارە عەشرمان بکەی، لە کاتی میزانە، لە کاتی حەشر و نەشرە ئەو پێغەمبەرە شافیعمان بێت، کارمان بێ، بانگ خوازمان بێ و دەرمان نەکا، بە دەستە مبارەکە جوانەکانی ئاوی کەوسەرمان باتێ لە تیونەتی و نەکبەتی و بەدبەختی قیامەت دنیا و قیامەت ڕزگارمان کە. خوایە لەو قەبری تەسک و تاریک و باریکە خوایە زبانمان پاراوکەی، لە وەڵامی فریشتەکانی خۆتا کە پرسیارمان لێکن لەبارەی دینی خۆتەوە، لەبارەی خۆتەوە، لەبارەی پێغەمبەری نازدارەوە، لەبارەی مسلمانانەوە. خوایە زبانمان پاراو بێ، خوایە ڕوومان سوورکەی، خوایە خەجاڵەتمان نەکەی، خوایە ڕسوامان نەکەی، خوایە ئەوەی خزمەت بەم شەریعەتەیەکە، خوایە خزمەتی پێ بکەی، خوایە ئەوەی ماڵەکانی تۆ ئاوادان نەکاتەوە، خوایە ماڵی ئاوادان کەیتەوە، دنیا و قیامەتی ئاوادان کەیتەوە، بە تایبەت ئەوانەی خزمەتیان بەم مزگەوتی ئەمە کردووە لە بەردی بناغەوە تا ڕۆژی قیامەت. خوایە بیکەیتە کەشتی نەجاتی خۆی و ماڵ و ناڵی، شیفای نەخۆشی خۆی و ماڵ و ناڵی، مایە عیزەتی دین و دینی خۆی و ماڵ و مناڵی لە دنیا و لە قیامەتە، دەفعی بەڵا و مصیبەت لەوان و لە ئێمەش و تەواوی مسلمانان. یا ربی خوایە کارۆدەی وڵاتمان بۆ ئیسلاحکەی، ئیمان و ئیسلام خەرەقدانەوە، ویژدان و ئەخلاقیان بەرێ. پەروەردگارە ئەگەر شیاوی هیدایەتن، ئەگەر زاڵمن، ستەمکارن، تاوانبارن، زوڵم لەم میلەتەکەن، نان و قوتی میلەت ئەبرن، دڵی میلەتیان ناڕەحەت کردووە. خوایە ئەگەر شیاوی هیدایەت هیدایەتیان بە، خوایە ئەگەر شیاوی هیدایەت نییە خوایە تەفروتونان کە، خوایە لە قارون و فیرعەون و هامان و ئەبوو جەهل و ئەمانە خراپتران پێ بکە، بە ناخی ئەرزیان نابەرە، هەر زاڵم و ستەمکارێک لەم سەر ئەرزا زوڵمەکە، خوایە خۆی و جێ و جاشی بە ناخی ئەرزا بەرە. خوایە فریای مسلمانانی غەزە و فەلەستین کەوە، خوایە فریای مسلمانانی بۆرما و سین و باقی مسلمانانی جیانکەوە. خوایە ئەو دراوسیانشمان کە زوڵم لە خاکی کوردستانەکەن، وڵاتمان سوتماکەن، تۆ بارانمانەکەن، لە غەزە و فەلەستین خراپترمان پێەکەن. خوایە جێ و جاشی تێک بشێنە بەسەرەکە. خوایە لە ناوی بەری کوردستانی ڕۆژئاوا لەم ڕۆدا بەڕاستی وەکو چۆن غەزە و فەلەستین سوتماگە کرێ و وێرانە کرێ، خوایە کەسانێک بەناو دینەکەی تۆ و بەناو لا ئیلاهە ئیلا اللهوە خاکی پیرۆزی کوردستان سوتماکەن. خوایە لیان قبوڵ نەکەی، خوایە لیان قبوڵ نەکەی. ئەم میلەتە مەزلومە، ئەم میلەتە داماوە، کەسمان نییە زادی تۆ نەبێ، پشتیوامان هەر تۆی. خوایە لە زاڵمی ناوەکی و دەرەکی بمان پارێزە، ڕزگارمان کە. آمين آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين.